چێ ڕازیکەین خوا ڕازیکەین یان باوکو و باپیران و عەشیرەت و میلەت و قەوم و کەس و کارمان. مسلمان لە بینی ڕەزابوونی ئەو دوودایە. وكذلك ما أرسلنا من قبلك في قرية من نذير إلا قالوا إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم لمقتدون. خواهی گەورە دەفەرمێ هیچ پێغەمبەرێک نییە پێشتریش پێش محەممەد عليه الصلاة والسلام ناردبێتمان إلا ئەو میلەتە چیان وتووە بە پێغەمبەرەکانیان وتویانە ئێمە باوکو باپیرانمان لەسەر ڕێبازێکن، ئێمە واز لە ڕێبازی باوکو باپیرانمان ناهێنین بۆ تۆ کە ئیدعای ئەوە دەکەی پێغەمبەری خوایت. بۆیە براکەم زۆر جار مسلمان لە سیراعدایە، لە کێشەیەک و ناکۆچیەکدایە کە بتەوێ خوا ڕازیکەی باوکت ڕازی نابێ، ئاباءەنا باپیرت ڕازی نابێ، مامت ڕازی نابێ، عەشیرەتەکەت ڕازی نابێ، قەومەکەت ئەوەی پێخۆش نییە، ئەی چی بکەین؟ قەومەکەمان ڕازیکەین یا خوا ڕازیکەین؟ ئینسانی مسلمانی عاقڵ خوا ڕازی دەکات. با لە شتێکیشدا باوکم نەی پێکابێ و نەزانێت باوکە تۆ باوکی منی و ئەزیزی منیت، خۆشەویستی منیت، عەشیرەتەکەشم و قەومەکەشم بە هەمان شێوە، بەڵام لە شتێکدا پێچەوانەی شەرعی خوا بێ بە قسەتان ناکەم. ئیبراهیم عليه الصلاة والسلام کاتێک خوا ناردی بۆ قەومەکەی واتلو عليهم نبأ إبراهيم إذ قال لأبيه وقومه ما تعبدون قالوا نعبد أصناما فنظل لها عاكفين قال هل يسمعونكم إذ تدعون أو ينفعونكم أو يضرون قالوا بل وجدنا آباءنا كذلك يفعلون. إبراهيم عليه الصلاة والسلام بقومكي دڵ أي قومكم من نێراوی خوان بۆ ئێوە باش ئێوە چییە دەیپەرستن، خەریکی چین ئێوە، ئەی قەومی من، ئەی میلەتەکەم، ئەو شتانەی ئێوە دەیپەرستن. قالوا نعبد أصناما فنظل لها عاكفين ئێمە کۆمەڵێ بدەپەرستین و بەردەوام دەبین لەسەر پەرستنی. ئیبراهیم بە بەڵگەیەکی عەقلی دەدوێ لەگەڵیان قال هل يسمعونكم إذ تدعون ئایا دەبیستن کاتێک داوایان لێ دەکەن و هاواریان دەکەنێ؟ دەبیستن. ئەو ينفعونكم أو يضرون ئایا سوودتان پێدەگەێنن؟ ئایا دەتوانن زیانتان لێ بدەن یا لێتان دوورخەنەوە؟ جەوابەکەی نەخێر نەوەڵڵا. وەرە تا ڕۆژی قیامەت بڕۆ داوا لە بتێکە یا داوا لە قەبرێکە تا ڕۆژی قیامەت بەخوا نەدەیبیستێ وەنا دەتوانێت سوودت پێ بگەێنێ نەزەرەریشت لەسەر لادا. قال هل يسمعونكم ئێ باشە وەکو عەقڵ سوودی هەیە ئەمە پەرستنی ئەوانە؟ وەڵامیان نییە بڵێن بەڵگەمان هەیە. قالوا بل وجدنا آباءنا ئێمە باوکو باپیرانمان ئەوەیان کردو لێیلا نادەین. ئایا ئیبراهیم تەسلیمی واقعی قەومەکەی و باوکو باپیرانی بوو؟ نەخێر، تەسلیم نەبوو، بانجی کردن بۆ سەر ڕێگای تەوحید و تەنها خواپەرستی. بۆ ئیبراهیم مسلمان مەڵێ چی بکەم، من لە عەشیرەتێکدام، من لە خێزانێکدام، لە ناو واقعێکدام، کاکە ئەو واقعە خواپەرستی ناوێت، چی بکەم من؟ نا، دەبێ بیگۆڕیت، کە ناتوانی بیگۆڕیت پارێزگاری لە خۆت کە دینەکەی تۆ نەگۆڕن، کە هەر نەتوانی دوورکەوە لێیان. تۆ بۆ خواپەرستی دروستکراوی نەک بۆ قەوم پەرستی دروستکراویت. کەواتە سێەم شت کە ئێمە لە بەینیدان چێ ڕازیکەین؟ خوا ڕازیکەین یا میلەت ڕازیکەین یا باوکو و عەشیرەت ڕازیکەین؟ ئەوەش کارەساتە ئینسان کە بە هەڵەدا بچێت تایدا لە جیاتی خواپەرستی خەڵکی خەریکی ڕەزابوونی